بۆچی ئێمە نەمانتوانیوە ئەزمونە سیاسیەکەمان پەرەپێ بدەین؟ بۆچی هەر کات نزیک دەبینەوە لە بەدەستهێنانی دەستکەوتێکی سیاسی قسە و باس لەسەر ناڕێژی و ناتەندروستی ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان دەوروژێندرێت؟ ئاغیابی تێڕوانینێکی هاوبەشی نیشتیمانی لە گەورەترین هۆکارەکانی هەر شکستێک نییە کە ئەزمونەکەمان پێی گرفتارە. بۆ قسەکردن لەسەر ئەمە هەرێک لە بەڕێزان کاک شۆڕش ئەمین چالاکی مەدەنی، کاک سەرخێڵ حاجی جەمال کادری پارتی دیموکراتی کوردستان، هەروەها لە ئەستۆدیۆی هەولێری پایتەخت دکتۆر شاخوان خالید ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نەتەوەی کوردستان لەگەڵمانن. سوپاسان دەکەم بەخێر بن. زۆر سوپاس. کاک سەرخەڵ دەمەوێت لە بەڕێستەوە دەست پێ بکەم لە مەقالەیەک کە لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بڵاو بۆتەوە لەژێر ناونیشانی کوردستان لە بۆشاییدا نووسەر بسەبت ئاوەها دەستی پێ کردووە. ئەگەر بمانەوێت پێناسەی ئەو قەوارەیە بکەین کە ئەمڕۆ لە باشووری کوردستان هەیە، سەرمان لێ تێک دەچێت و ناتوانین بە کورتی و بە کوردی پێناسەیەکی کورت و پوخت بدەین بەدەستەوە. پێ دوایانی ئەمە واقعی ئەمە بێکە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا دەگوزەریان نووسری ئەم بابەتە تووشی جۆرە لە زێدەڕۆیی بووە؟ بەناوی خی گەورە، ڕاستی ئەگەر بمەوێت قسە لەسەر سوئیسرا بکەم، لەسەر سوید بکەم، لەسەر ئەمریکا بکەم، ئەتوانم وە گوێرانەیەک پیشانی بم و ئەشتوانم هەموو دیوە جوانەکانی وا بشانم کە وڵاتێکە تەنها جێ ژیانە، جێ هیچ شتێکیکە نییە. بە هەمان شێوە ئەمە بۆ کوردستانیش ڕاستە. بالفعل ئێمە کۆمەڵێکم کوڕیمان هەیە، کۆمەڵێک شتی خراپمان هەیە، گەندەڵیمان هەیە، بەڵام ئەم وێرانەیە نییە. بەڕاستی ئێرە کابول نییە، ئێرە باشووری سوودان نییە، ئێرە بەڕاستی هەرێمی کوردستانە. بە مقارنە بە چوار دەوری خۆمان لە ئاستێکی زۆر باشین، بۆی کە ئێمە هێشتا وڵات نین لە ئاستێکی زۆر باشین، بۆی کە ئێمە دوژمنمان زۆرە، هەر چوار دەورمان دوژمنە. ئەوەتا بنمونە لەم هەڵکردنی ئاڵای کوردستانە ئەبین چۆن تورک و عەرەب و فارس و هەموو بەجارێک لێمان هاتوونەتە دەنگ و چۆن هەمویان هەموو ئەو سێراعە مەزهەبی و نەتەوەی و هەموو شتێکیان وەلاناوە چاویان لەوەیە کە ئێمە ئاڵایەکمان لە ناو خاکی خۆمانە هەڵکردووە. لەبەرەوە ئێمە کە ئاوا چوار دەورمان تەنراوێ بە دوژمن، زۆر ئاساییە ئەگەر خەوش لە سیستەمەکەمانە هەبێت، خەوش لە بەڕێوەبردنمانە هەبێت، کەم و کوڕی هەبێت لە ئەزمموی سیاسیمانە. لە ڕاستیە سیاست و دیموکراسیەت و سوزانم دەگوترێت گرێدانەوەی ئەو خەوش و ناتەواویانەی کە لە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستاندا هەیە بەستنەوەی بە دەرەوە بە دوژمنانی دەرەوە بەڕاستی ڕاکردنە لەو کێشە و گرفتانەی کە خۆمان بەدەستی خۆمان بۆ ئەزمموی خۆمان دروستمان کردووە، بە ئەندازی ئەوەی کە خۆمان بەرپرسیارین لە ناوە خۆ لەوەی کە ئەزممونەکەمان گرفتی هەیە، ئەوەندە دوژمنانی دەرەوە گرفت دروست ناکەن. من هیچ کات نەوتومەوە نە ئەژڵێم خۆمان خەتابار نین، خۆمان خەتابارین، بەڵام هیچ گومانم نییە هەر کێشەیەک لە وڵاتی ئێمە دروستە بێت دەستی یەکێک لە وڵاتانی دراوسی ئێمەیە. ینی هیچ شک و گومانی تیانە کە ئەم وڵاتانی دراوسەی ئێمە لە بەرەوەی کوردیان لەلا هەیە. ئەگەر ئێمە سیستەمێکی باش و ڕێکوپێکمان هەبوو بێنە بین بە دەوڵەت، ئەمەوە ئاکاپە لە هاویژە بۆ باکوور، بۆ ڕۆژاوا، بۆ ڕۆژهەڵات حتمیە کە ئەوان ئەم کاریان پێخۆش نییە. ئەگەر نەشتوانن ڕێگری لێ بکەن، ئەڵقەلەمان بۆ دروستەکەن، گرفتمان بۆ دروستەکەن، هەڕەشەمان لێەکەن. زۆر بە دووری مەبینە کە هێرشی زەمینی و ئاسمانیش بکەنە سەرمان. لەبەر حاڵەتێکی ئاسایی وەری بگرە. ئەم برادەرە من نازانم کێیە و لەبەرچی ئەبم نەوعا ئەم مەقالەی نووسیوە زیاد لە زیادە ڕەویشی کردووە. کاک شۆڕش، فعلەن کێشە و گرفتمان هەیە، بەڵام دنیای کوردی دنیایشی ئەوەندە ڕەش و ئەوەندە پڕ لە شەوە زەنگ نییە کە تروسکایی و کار ڕۆشنایی تێدا نەبێ. پێوانی ئەمە ینی پێناسیشی دروستتر بێ بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات، یا هەیە نەک ئەوەی کە ئێمە نەزانین دەچینەوە سەرچی؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. بێگومان بەڕاستی ئێمە ئەگەر بین کێشە و گیر و گرفتەکانی خۆمان ئەتوانین ینی مبەرڕێوە بێنینەوە کە دەوڵەتە ئیقلیمیەکان خەڵکانی کە بکەین بەعلاگە و لە پیسەکانی خۆمانی پێ هەڵواسین. من پێم وان نییە کەس دەستی ئێمەی گرتبێ کە ئێمە لە ناوخۆیە یا گرتوو بین، کەس دەستی ئێمەی نەگرتووە کە ئێمە لە ناوخۆیە
ماڵی کوردی یەک بخەینەوە و هەمومان تەبابین کەس دەستی دەسەڵاتدارانی کورد و حکوومەت هەرێمی کوردستانی نەگرتووە کە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان ئاش بێتەوە بەڵام فشار هەیە کاک لە بەڵگەنامەکانی ویکیلیکس بەڕوونی دیارەکە وڵاتانی ئەخر لەبەرەوەی لە دوای ڕاپەڕینەوە دوو هێزی سیاسی لە هەرێمی کوردستان هەموو ئیرادەی خۆیان تەسلیمی دەوڵەتە یەقلیمیەکان کردووە و هەموو ئەجندەی خۆیان خستووەتە سەبەتەی ئەوانەوە و خەڵکی هەرێمی کوردستانیان بێ ئیرادە کردووە من نمونەیەکە ببێنمەوە لە سەرای ئازادی جەریدەیەکی تورکیان هانی جەریدە تورکیەکە ڕسمێکی سەرای ئازادی تیا بوو لەگەڵ ڕسمێکی گریلاکانی پەکەکەی تیا بوو لە قەندیل لە ژێرەوە بەمانشێت تاوان من تورکی نازانم و برادرانەی تەرجمەیان کرد لە ژێرەوە بەمانشێت نووسرا بوو ئەمە زۆر خەتەرترە لە گریلاکانی پەکەکە مەبەستی لەوە بوو ئەگەر ئیرادە لە هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ میلەتی کورد و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزان چۆن بڕیار بن وازان بەڵام مشکلە ئەوەیە ئیرادە لە هاوڵاتیان لە میلەتەکە لە باشووری کوردستان سەنراوەتەوە ئیرادە بەدەست کۆمەڵی کەسی یعنی بە پەنجەی دەزەژمێرنەوانەی کە بوونەتە ئەوەی کە دەمڕاستی هەموو هەرێمی کوردستانن بەبێ ئەوەی کە لە هیچ شتێکا بگەڕێنەوە بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە کاتێکا تۆ بڕیاری شەڕێیت لە کاتێکا تۆ بڕیاری زۆر ئەوای ئێستا لە مەسلەی ڕیفراندۆمە ئەبێ بگەڕێنەوە بۆ خەڵک لە هەرێمی کوردستان دەنگ بە بەس لە مەسلەی نەوە دزینە لە مەسلەی سەروەت و سامان دزینی میلەتی کووردە کەس هەیە ئەم خەڵکەی کوردستان کە لە خراپترین بژێویە بگەڕێتەوە بۆیان بێجگەلەوە من پرسیارێکەکەم ئەگەر خەڵک بۆ ڕاکا بۆ ئەوروپا یعنی گەنجی کورد بۆ ڕاکا بۆ ئەوروپا لەبەرەوە ڕاکا بۆ ئەوروپا کە یعنی ئەوەی لە بەرچاوێتی مەسلەی خۆشگوزەرانیە لە وڵاتانەوەکو هاوڵاتی سەیرەکرێ و ئیرادەی سەلم ناکرێ و یاسا سەروەرە ناتوانرێت کەس تادای لێ بکە ئەمانە هەمووی وونە لە هەرێمی کوردستان خەڵک بۆیە ڕاکە ئەجنا کەس نییە لە وڵاتی خۆی ڕابکە بێجگەلەوە کە من دەوڵەت دروستەکەم یاخود هەر چیانێک دروستەکەم بۆ میلەتەکەی خۆم لە پێناوی خۆشگوزەرانی میلەتەکەی خۆما بێت دروستیکەم بۆچی دروستەکەم لە کاتێکە تۆ ئێستا یعنی میلەتەکە و خستووەتە ئاستی بژێویەکەوە کە لە سەرەمەرگایە زۆر چاکە دەچم بۆ لای هەولێرەگەر هەولێرە ئامادە بێت دکتۆر شاخەوەن دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم بەڕاست لە کاتێکدا ئێمە خاوەنی پەرلەمانین و چەندین جار لە هەرێمی کوردستان چوینەتە ناو پرۆسەی جیاوازی هەڵبژاردنەوە لەوەها حاڵێکدا ئێمە دەتوانین بڵین کە فعلا لە هەرێمی کوردستان ئیرادەی گەل پێشێل دەکرێت چوزانم گەل خاوەنی ئیرادە نییە ئایا ئەزمونە ئەمەی تێدا هەیە؟ بەڵێ سەرەتا سڵای خوای لە ئێوە و لە بینەرانی کەناڵەکەتان سڵاو دەنێرم لە بۆ پێشمەرگە قارەمانەکان کە ئێستا کە لە سنگەرەکانی شەردان کە ئێمە دەپارێزن و وڵات و خاک و شەرەفمان دەپارێزن ئەو ئازادی کە هەیە کە ئێستا کە ئێمە بە ئازادانە لە کەناڵەکەی ئێوە قسەی دەکەین ئەوە بەرهەمی خوێنی شەهیدان و سووربوون و توانا و هێزی پێشمەرگەی کوردستانە بۆ مەسەلەی پرسیارەکەت بەڕاستی ئەگەر بینە سەر ئەوەی کە ئایا ئێستا کە ئیرادەی گەل حکمی ئەو وڵاتە دەکا من پێچەوانەی ئەو قسەیەم ئەوەی ئەمڕۆکە گوزەر دەکاتن ئیرادەی حزب و لایەنە سیاسیەکانە هەژمونی حزبی بەداخەوە ئەمڕۆکە بۆتە دەسەڵات و کار و پیشە و گوزەران و هەموو شتێکی ئەم وڵاتە ئەوەی کە پێی دەرن ئیرادەی گەڵ بەو شێوەیە نییە و ئێستاکە نەماوە و لە وڵاتەکەی ئێمە من وای دەبینم سێشتی زۆر پیرۆز شێوێنراوە ئەویش یەکەم شت ئیرادەی گەلە حکومڕانی سیستەمی بەڕێوەبردننی ئەو وڵاتەیە ئەوەی دیکە دووەمیان
ژیان و گوزەرانی خەڵکە بەڕاستی تەمەشا دەکەی ئەو حالەتە و ئەو بارودۆخە ناهەموارەی کە خەڵک تێککەوتووە حزب و لایەنە سیاسیەکان بەلاشیەوە ناچن تەمەشا دەکەی کۆڕ و کۆبنەوەکانیان دانیشتەکانیان سەردانیەکانیان هەموو بۆ بەرژەوەندی تەستی حزبایەتی خۆیانە ئەوەی ئێمە دەبینین ئەبەو شێوەیە نییە بۆیە بەڕاستی دەبێ ئەگەر ئێمە بمانەوێتن ئەم وڵاتە بەرەو دامەزراوەیی ببین ئەوەیە کە ئێمە هەژمونی حزبی لە وڵاتە کەم بووە خاڵی سێم کە لە وڵاتی ئێمە شوێنراوە گوتاری نەتەوەیمانە ئەوەی کە تەمەشا دەکەین بەرژەوەندی تەستی حزبایەتی هەموو کایەکانی کۆمەلگای ئێمەی داگیر کردووە بەرژەوەندێنەتەوەیەکان نەماوە بەرژەوەندی حزبی جێگای هەموو شتەکانی گرتوتەوە بۆیە بەڕاستی دەبێت ئێمە کار لەسەر ئەوە بکەین ئێمە هەوڵی ئەوە بدەین ئەو گوتارەنەتەوەیەی کە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین هەبوو کە خەڵک بە ئیرادەیەکی پۆڵاین گەلێری شۆڕژێرانە کاری دەکرد لە بۆ ئەوەی ئەو ئەزمونە بەرەو پێشەوە بباتن دەستگا دەستوریەکانی باشووری کوردستان پێکەوە بنێ هەڵبژاردن بکاتن پاڵپشتی ئەزمونەکە بکاتن لە ناخۆشیەکان بەرگری لێ بکاتن لە شەڕەکان گیانی خۆی بەختکە هەموو ئەم شتانە نەماوە بۆیە ئەم سێشتە پیرۆزێک کە باسم کرد پێویستە هێز و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان بەرجی حزبایەتی فرێدەن بەڵکو هەوڵی ئەوە بدەن بە یەک گوتاری سیاسی نەتەوەیی کار بکەن لە بۆ چاکردنی بارودۆخی خەڵکی چاکردنی بارودۆخی فەرمانبەران مامۆستایان ئەو خەڵکەی کە ئێستا کە هاوار دەکا و زەحمەتی دەبین و ناخۆشی دەبینی لیان و نزیک بن ئەم پردە دوور و درێژەی کە لە نێوان خەڵک و لە نێوان دەسەڵات هەیە ئەم پردە نەمینێ بەڵکو ڕاستە و خۆ دەسەڵات کۆنتاک بکە لەگەر جەماوەر لەگەر خەڵکی خۆمان کە ساڵەها زەحمەتی و ناخۆشی دیتە و خوێنی ڕشتووە بۆ ئەوی ئەم ئەزمونەی باشووری کوردستان کە ئێستا کە هەیە سەرەڕای هەموو کەم و کوڕیەکانیشەوە هەوڵی ئەوە بدەین بە هەموو لایەکمان پاڵپشتی بین و کەم و کوڕیەکانی چاک بکەین ئەو کێماسیانەیەنی کە هەیە دەستنیشانی بکەین بە شێوەیەکی زانستیانە تەکنۆکراتیانە و سیاسیانە بە ڕەچاوکردنی بەرژەوەندی باڵای نەتەوەیمان هەوڵی ئەوە بدەین چاکیان بکەین بەڵام ئەوانەی کە تەمەشا دەکرێت و دەبین دێ و تێبینی دەکرێت هەمووی پێچەوانەیە تەمەشا دەکەی دژایەتیکردنی هێز و لایەنە سیاسیەکان لە بۆ یەکتری گەیشتۆتە ڕاددەی دوژمنکاری تۆ تەمەشا کە هێز و لایەنە سیاسیەکان کاتێککە ناکۆک دەبن لەگەر یەکتری دانانیشن وڵاتانی ئیقلیمی کە بانجیان دەکەن بانکێشتیان دەکەین بە زووترین کات بە خۆشیان ڕەناگەن یەکسەر دەچن لە وڵاتەکە دادەنیشن و لەگەریان و دەستخۆشیان لێ دەکەن بۆی کە هاوکار بینەوە هاوکاریان دەبن لە بۆ چارەسەرکردنی کێشەکان کە دێنەوە کوردستان هەمووی لەبەر دەکەن باشە لە جیاتی ئەوەی کە دەچن لەگەر وڵاتانی ئیقلیمی دادەنیشن کە دەچن لەگەڵ داگیرکەران و دوژمنان دادەنیشن فەرم و لەسەر مێزی گفتوگۆ لەگەر یەکتری دابنیشن هێز و لایەنە سیاسیەکان کە ئەوەی کە هەبێتن ئەو ئەزمونە کۆمان دەکاتەوە خەڵکی کوردستان کۆمان دەکاتەوە پێشمەرگەکانی کوردستان کە ئێستا کە لە سەنگەرم بەو سەرما و بەو ناخۆشی و بەو زەحمەتی و بەو دژمنکاریانی کە داعش داگیرکەران بەرامبەر ئێمەی دەکەن و بەرگری دەکەن بە ئەوانەیان هەموو لەبەر چاو بێ دابنیشن چارەسەری کێشەکانیان بکەن ئەو ناعەدالەتی کە هەیە کە نەیهێلن ئەو نایەکسانی کە هەیە نەیهێلن باشە فاڵ لە هەموو شتەکان هەموو ئەو شتانەی کە هەیە زۆر چاکە کۆمەڵە خاڵی باش دووروژاندێک کاکە سەرخێڵ هەز ناکەن دکتۆر شاخەوان زۆر جوان ینی پەنجەی خستە سەر کۆمەڵە خاڵی زۆر دروستکە فعلەن ئەزموری کوردیتیدا هەزدەکەی گرفتارە سێشتی خستە ژێرپرسیارویان لە ژێرپرسیاردا ئیرادەی گەل ژیان و گوزەرانی خەڵک ئەو گوتارە نەتەوەیەک کە مەفروض وایە ینی پانتایی هەرێمی کوردستان ینی دابپۆشی هەز ناکی لەم سێ خاڵەوە لەم سێ دەواازەوە فعلن ئەزموری کوردی لە ژێرپرسیاردا لە خاڵی گوزەران و ژیانی هاوڵاتیانە بالفعل لەگەڵ یامەوە لەشان بەرنامەیەکی ئاباسی ئەومان کردووە مۆزوعی شەڕی داعش و دابەزینی نرخینەوتە و ئەو سەقەت ئیدارەکردنەی حکومەتی کوردیە کە هەمان بووە بالفعل ئەمە ئەو خاڵە ڕاستە بەڵام بۆ مۆزوعی هەستی نەتەوایەتی و ئینتیمای نەتەوەی نامن بە شێوەیەک لەگەڵ یانی لەسەر ئینتیمای نەتەوەی نییە کە بچێتەوە ناو شەقام قسەمان لەسەر گوتارێکی نەتەوەییە کە هێزەکان کۆ بکاتەوە هێزەکان خاوەنی بن ئەزانی چۆن ینی تۆ گوتارێکی نەتەوەی دیاریکراوە ینی هەمومان
ئەوەی کە ئەوەی ئامانجی سەرەکی هەموو تاکیشی کووردە ئەوەیە تۆ بگەی بە ئیستیقلالی خۆ بگەی بەسەر بەخۆی خۆت هەنگاوێک پێش ئەوەی کە بگەین بەسەر بەخۆی حاڵەتی ڕێفراندۆمە و لە هەنگاوین بۆی ئەو جێبەجێ بکەین تاکە ڕێکخراوێک تاکە حیزبێک بزوتنەوەی گۆڕانە ئێستا بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی خۆ پەراوێز خستووی دوورە لە هەموو شتێکە و سەرۆکەکەی لە بەریتانیا کەس نازانێ خەریکی چێ و لێرە کەس نازانێ بزوتنەوەی گۆڕان چیەکە و بە چه ئاراستەیەەکە ڕۆ و تەنها قسەری زمان و بنی زمانیان دکتۆر یوسفیان کرد بە ئەوەی کە ئیتر هەموو کێشەکانی هەموو میلەتی کوردیان بەمەوە گرێدراوە بە دڵنیایە و پێتان لەم جارێککە دکتۆر یوسف نابێتەوە بە سەرۆکی پەرلەمان مستەحیلە پەتاتەن شتیوە ئەوە کۆتایی پێ هاتووە لەبەرەوە ئەمە لە خەیاڵی خۆیانان دەرکەن ششکی تر نیە لەو گرفتانی کە ئەزمموی سیاسی کوردی لە سیاستکردن و شێوازی مامەڵەکردن پێوەی گرفت شتێکی زۆر ئاسایە ئێمە لە حاڵەتی بوون و ئەم قەتعی بوونە لە حاڵەتێکا بووین دۆخ هێرێمی کوردستان لەبار نەبووە دکتۆر یوسف نەیتوانی ئەو چانسەی کە پێی دراوەکو گەنجێک بتوانێت هەرێمی کوردستان بە عقارێکی کە بەرێ بە پێشەوانەوە بە عقارێکی زۆر خراپە بردی شەڕ و ململانی و ئاڵۆزی خستە ناو شەقامی کوردیەوە وای لێ هات خەڵک هانە درابچێتە سەر بارگای حیزبی بینیمان بارگا سووتێنرا مناڵە لە بارگاکانە شەهید بوو سووتە کادرێکی پارتی تایە شەهید بوو خەڵکی کە برینار کرا لە هیچی خۆڕایمە لە پێناوی کاک یوسفا بوو کە بە عقلێتێکی هەرزەی سیاسیانە کاریە کردو نەتیجەکەشیمان بینی ئەم مۆزوع کۆتایی پێهاتوە لەبەرەوە پێویست ناکە ئێمە بزوتنەوەی گۆڕان ڕاستە 24 کورسی هەیە لە پەرلەمانی کوردستانە بەڵام ئەوە گوزەشت ئێستا بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی کەنارگیری دوورە پەرێز لە هەموو شتێک من لەو قەناعەتەم ئێستا هەڵبژاردن کرێ بزوتنەوەی گۆڕان 5 کورسی نایێنێ 6 کورسی نایێنێ ئەبە مۆسای ئێستەوە لەبەرەوە بزوتنەوەی گۆڕان لەسەر مۆزوعەکە حساب نییە لەگەڵ هێزە کوردیەکانایە ئەهلەن وسەهلەن ڕێفراندۆم ئەکرێت لەگەڵا نەبێ هەر ئەکرێت لەگەڵا بێ هەر ئەکرێت لەبەرەوە باشتر وایە یەک ریزی میلەتی کورد تێک نەیات چیتر بە ئاو نەکاتە ئاشی دوژمنانی کوردەوە دەقەیەک لەگەڵ حەنان فەتلاوی و لەگەڵ پشگیریکردن ئەمار حەکیم و پشگیریکردنی مالکی ویتر هەر کەسێک دوژمنی کورد بێ ئەمان پشگیریەکەن لە ڕقی پارتی ئێستا ئەمان لەبەر ئەوە ڕقیان لە ئۆردۆگان نییە کە دوژمنی کووردە لەبەر ئەوە ڕقیان لە ئۆردۆگانە لەبەرەوەی لە مۆزوعی اقتصادی لە پارتیەوە نزیکە خۆ ئەجینایی کێشان لەگەڵ ئەردۆگانە نییە ئەگەر ببینین ئەردۆگان ئەم هەڕەشەی کردووە لەسەر ئاڵای کوردستان ئێستا هەر هەمویان ئەردۆگانیان زۆر خۆشەوە ئەڵەن لەبەرەوەی قسەی بە پارتی وتووە لەبەرەوەی قسەی بە مەسعود بەرزانی وتووە ئەبەم عەقڵیەتە بیرکردنەوەیە کۆمەڵێک کەس ناوێن لە خۆیان ناوە ڕۆشنبیر و بوون بە واجی هەی خەڵکی سلێمانی نەخێر ئەوانە سەر خەڵکی سلێمانی حساب نین و تاچی سلێمانی وەکو تاچی هەولێر و تاچی دووەکو تاچی هەڵەبجە لەگەڵ وتاری نەتەوەییایە و بالفعل لەگەڵ سەربەخۆی کوردستانە زۆر چاکە کاگێ شۆڕش دەگوتری هەر کاتێک ئەم هەرێمی کوردستانە نزیک بێتەوە لەوەی بکە دەستکەوتێکی سیاسی بۆ خۆی و بۆ گەلەکەی بهێنێتە دی لایەن کۆمەڵی هێز و کۆمەڵی کەسەوە جا هەر بەهەر ناوێکەوە بێ کۆمەڵی قسە دەوەڕۆشێندرێ لەسەر ئەزمموی کوردی و لەسەر ناڕێشی و ناتەندروستی ئەزمموی کوردی و ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات بەڕێزت دەتوانین کۆڵە لەمە بکەی من پێدانەڵێم لە سەرەتای مەجلیسی حکومە چێ ئەو ناوچە دابڕێنراوانەی خستە مەزارخانەوە نە کاک نەوشیروان مستەفا نەبوو هەردوو سەرکردەکەی کورد بوو کە ئێستا سەرکردایەتی کوردەکان نەوشیروان مستەفا وتی لەوێ وتی اعتسامی گەورە لە هەرێمی کوردستان لە هەموو ئەو منتیقانەی کوردیە دروستەکەین بەڕێزێک لەو سەرکردانە پێوت بۆ قسەی خۆیەتی ئەو کە مەجلیسی حکمی ئەو دقەیە بەجێهێشت بوو ئیتر نەڕۆشتەوە بۆ مەجلیسی حکم لەسەر ئەو قسەیە ئەمە هەمویان شایدنەوەە جگەلەوە برادران من قسەم بە تۆ نەبڕی و من قسەی خۆمەکەم برادر تۆ پرسیارێکی لێکرا پرسیارێکی لێکرا مسبقاً تۆ شتێکی هانێ پێشەوە عەلاقەی نەبوو بە پرسیارەکەی ئەمەوە بێجگەلەوە بەڕاستی من باس لە دکتۆر یوسف و ئەو ناکەم ئەوەی شەرعێتی هەبێت لە هەرێمی کوردستانە کە من دەنگم پێیا بێ پەرلەمانی کوردستانە یەک وەزیر بە هەموو حیزبەکانەوە یەک وەزیرم بەدڵ نییە چونکە ئەوەی لە جیهەتی تەنفیزیە من هەڵم نەبژاردووە بەڕاستی حیزبەکان دایانناوە بەڵام خەڵکی کوردستان دەنگی یاوە بە پەرلەمان کە پەرلەمان شەرعێتی هەیە لەلایەن خەڵکی کوردستانەوە لەلایەن خەڵکی کوردستانەوە بێ پەرلەمان لا بدرێت بە کەڵەگای پەرلەمان دائەخرێت باسی شەرعێتی چین بووەکەی تۆ بە کەڵەگای دەنگی خەڵک سەلبەکرێت یعنی من ێستا دەنگم ماوە
وەکووە ئیهانەی من کرابێت نەک دکتۆر یوسف یا کەسێکی کە لەبەرەوەی ئەگەر کەسێ دیفاع لەو ناشەرعێتە بکە بەڕاستی پێت بڵێم من قەناعەتم نییە ئاراستەی هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی ئاقارێکی باشا بڕوە. هەرێمی کوردستان من پێم وایە دوژمنی زۆرە، بەڵام ئەوەندەی دەسەڵاتداران لەگەڵ دوژمنی هەرێمی کوردستان دەستیان تێکەڵاوە، ئەوەندەی گرە و لەسەر ئەجەندای دەرەچی و لەسەر پاڵپشتی دەرەچیەکەن ئەگەر گرەویان لەسەر خەڵکی هەرێمی کوردستان و ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان کردایە، ئێستا خەڵکی کوردستان هەرێمی کوردستانی ڕزگار کردبوو. شەڕی ناوخۆ نەبووە، ئێستا دەوڵەتی کوردی دەمێک بوو دروست ببوو. شەڕی ناوخۆ چێ بەرپرسیارە لێ، چێ محاسبە کرا، چێ محکەمە کرا لەسەری، زۆر چاکە چێ محکەمە کرا لەسەری ئەم هەموو گەندەڵیە کە لە هەرێمی کوردستان هەیە کە نزیک دەبینەوە هەنگاوێک نزیک دەبینەوە لەوەی هەنگاو نییە کاکە ئەمە قەیران بە قەیران حەلکردنە بە قوربان کە ئەتەوێ قەیرانێکت هەیە ناتوانی چارەسەریکەی ڕائەکەی عەلەمی کوردستان. عەبادی زۆر جوان لە دوای ڕاپەڕینەوە عەلەمی کوردستان لە کەرکووک هەڵکراوە و لە هەموو گەڕەچێک و لە هەموو شوێنە هەڵیان بکردایە بەبێ ئەوەی بکرێ بە هەڵا. من پێم وایە کەس قسەی ناکرد لەو قەزیە. ئەم کردن بە هەڵایە دروست کرد، یعنی خۆ دزینەوەی لە ئەزمەیەکی کە بەڕاستی. من پێم وانییە کەسێک هەبێ لە ناو میلەتی کووردا ئاڵای کوردستانی خۆش نەبێت، کەسێک هەبێ لە ناو میلەتی کووردا نەوێت دەوڵەتی سربەخۆی خۆی هەبێت. بەڵام ئێستا دەوڵەتی سربەخۆی لە لای تاچی کوردی زۆر ڕسوا کرد. ئەم دەسەڵاتە چکە ئەم دەسەڵاتە خەڵکی هەرێمی کوردستانی ڕسوا کردووە. لەبەرەوە خەڵکی هەرێمی کوردستان سەیرەکات لە ژێر دەسەڵاتێکە کە من پێم وایە لە دوای ڕاپەڕینەوە دەوڵەتی کوردی هەیە. ئێمە بەس عوملەکەمان عێراقیە، خارجیەمان هیچ پەیوەندێکمان بە عێراقەوە نییە، پێشمەرگەمان پۆلیسمان هەموو شتێکمان هیچ پەیوەندێکمان بە عێراقەوە نییە، کەواتە دەوڵەتی خۆمانمان هەیە. لە ژێر سایی ئەم دەوڵەتەیە دیموکراسیەت تەجیل کراوە، مافی مرۆڤ تەجیل کراوە، سەروەری یاسا تەجیل کراوە، حەچی شتە تەجیل کراوە. ئەوانە دەگوتن هەموویان پەیوەندیان بە قۆناغێکی دیاریکراوی دیاریکراو نییە. دەوڵەتی ئیسرائیلی دروستکرا لە یەکەم دقەوە کە دەوڵەتی ئیسرائیلیش کە دروستکرا خۆ هەر خەڵک دروستی کردووە و لە ناوەڕاستی شەرقیشایە. بۆ لە یەکەم دقەوە ئەم وڵاتە کە دروستکرا سەروەری یاسایان پێش هەموو شتێ خست. یەک حیمایی مەسئولم بۆ بێنە، یەک حیمایی مەسئولم بۆ بێنە، دادگا بتوانێت لێپرسینەوەی لێ بکە، پۆلیس بتوانێت بیگرێ، من باسی مەسئول ناکەم، یەک حیمایی مەسئولم بۆ بێنە. زۆر باشە. حیمایی مەسئولێک لە هونەرمەندێکی زۆر گەورەی ئەم شارەیان ناوە 6 ساڵ پێش ئێستا 6 ساڵ پێش ئێستا شکاتیان لێکراوە تا ئێستا یەک کەسێکیان نەچۆتە بەردەمی دادگاوە دادگا نەیتوانیوە. ئەمە سەروەری یاسایە. چ سەرکردەیەکم بۆ ئەهێنیت کە ئێستا تۆ شکاتی لەسەر بکەیت لەسەر مەسەلەی گەندەڵی کە دەیان دۆسیە بە سەدان دۆسیە هەیە لەسەر مەسەلەی گەندەڵی هەموو ئەو بەرپرس و سەرکردانی لە هەرێمی کوردستانە هەیە. بۆم بێنە حملەیەکی دەست پێ کردووە، حملەیەکی دەست پێ کردووە خەڵک فەسڵەکەن لەسەرەوەی کە گەندەڵی کەشفکە. ئەی ئەمە یعنی تۆ تەسەورەکەیت لە هەرێمی کوردستان گەندەڵی لە کلکەوە بن بڕەکرێ، گەندەڵی لەسەرەوە هاتوۆتە خوارەوە. من پێم وایە لەسەرەوە بێ چارەسەر. زۆر باشە. لەبەرەوە هەرێمی کوردستان حکومەتێکی هەیە، حکومەتێکی خواردووە. ئەم حکومەتە ئەبێ ئەترافکە کە شکستی خواردووە و لە هەموو شوێنێک کە حکومەتێ شکستە خوارد ئەبێ بەڕاستی ئەترافکە و واز بێنێ، خەڵکێکی کە بێتە جێگە. زۆر باشە، زۆر باشە. دکتۆر شاخەوان دەگوترێ یەکێ لەو گرفتانەی کە ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان پێوەی گرفتارە ئەوەیە کە تەنانەت لە هەمبەر ئەو کەیس و ئەو پرسانەی کە زۆر نیشتیمانی و زۆر گەورن بۆ ئایندەی میلەتەکە ناتوانێت تێیدا هێزە سیاسیەکانی کۆ بکاتەوە لەسەر ڕوئیەکی هاوبەشی سیاسی وەتەنی. بەڕای بەڕێزت ینی ئەمە تا چەند ڕاستە؟ ئەگەر ڕاستە ئەمە بۆ کێشەی سەرەکی لە هەرێمی کوردستان یان ڕاستتر بڵێم لە باشووری کوردستان ئەوەیە حزب و حزبەکان یەکتری قبول ناکەن. لەبەر یەکتر قبول نەکردنی حزبەکان ئەو کێشانەی کە ئێستا کە
لە باشووری کوردستان هەیە گەشتۆتە ڕادەی ئەوەی ببنە قەیران و چارەسەرکردنیان ئاسان بێ جگە لەوەی حزبەکان کە یەکتری قبول ناکەن دژایەتی و دوژمنایەتی یەکتریش دەکەن یعنی تۆ تەمەشاکە ئێستا کە لە باشووری کوردستان چەند حزب و لایەنێکی سیاسی تاسەر ئێسقان ینی لە ڕاگەیاندنەکانیان لە زیاتی ئەوەی کە خەریکی گوتاری نیشتیمانی و نەتەوەی بن خەریکی ئەوەی بن کە هانی پێشمەرگە بدەن هانی خەڵکی بدەن لە ئەوەی کە ورەمان بەرز بێتەوە تواناکانمان یەک بخێن هێزەکانمان یەخێن لە بۆی بتوانین ڕوبەڕووی دوژمنان و تاقمی تیرۆریستی داعش ببینەوە تەنانەت تا ئەو ساتەش تۆ تەمەشای ڕاگەیاندنی حزبەکان بکە هەندێک لە حزبەکان بە تەئکید تۆ ناتانی برێ هەموو حزبەکان هەر دژایەتی یەکتری دەکەن بۆیە بەڕاستی ئەو عەقلیەتە حزبەی کە ئێستا کە لە باشووری کوردستان هەیە ئەو هەژمونی حزبەی کە هەموو دامەزراوەکانی باشووری کوردستانی کۆنتڕۆڵ کردیە دەبێ ئەمە دابتەچێنین لە مەسەلەی حزبی دەبێ بە گوتارێکی نەتەوەیی و نیشتمانی وەک جەنابەت باست کرد ئەگەر ئێمە پەیڕەوی بکەین و بەرەو ڕووی شتەکان ببینەوە دەبێت لە ڕوانگەیەکی نیشتمانیەوە شتەکان مامەڵی لەگەردا بکەین دەبێت ئەوەش بزانین هێز و لایەنە سیاسیەکان دەبێت ئەوە بزانن ئەو ئەزموونەی باشووری کوردستان بە تاکە حزبێک و بە دوو حزب بەڕێوە ناچێتن دوو حزب ناتانن ئەم وڵاتە بەڕێوە بچن لە هەمان کاتدا حزبەکان دەبێت ئەوەش باش بزانن کە ئەزموونی باشووری کوردستان بە بێ دامەزراوە دەستوریەکان بەڕێوە ناچێتن بۆیە دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە حکوومەتێکی بنکە فراوانی تەکنۆکرات دروست بکرێتن ئەگەر ئەم شتانە لەم ساتەوەختە ناکرێتن دەبێت بەرەو هەڵبژاردن بچین بەڕاستی هەڵبژاردنێکی پاک هەڵبژاردنێکی بێگەرت هەڵبژاردنێک کە هەموو تاکێکی ئەم کوردستانە هەموو هاوڵاتیەک دەنجی خۆی بە ئازادانە بداتن تەنانەت ئێستا کە مەسەلەی ئازادیش کەوتۆتە ژێر پرسیارەوە بۆ لەبەرەوەی حزبەکان ئەو ترسیان لای هاوڵاتیان پیا کردیە خۆ ئەوە پەرلەمان و حکوومەت نییە خەڵک بگرن یان خەڵک ئەزیەت دەن یا بار و گوزەرانی خەڵک ئەوە بکەن ئەوە حزبەکانە ئەم شتانەیان دروست کردیە بۆیە بەڕاستی دەبێت هێز و لایەنە سیاسیەکان بەخۆدا بچنەوە و دەبێت سیستەمی حکومڕانی لە باشووری کوردستانیش پێداچوونەوەی وردی بۆ بکرێتن و دەبێت ئێمە هەوڵی ئەوە بدەین وڵاتەکەمان بەرەو دامەزراوەیی ببین وڵاتەکەمان لەسەر بنەمایەکی نیشتیمانی و نەتەوەیی کە هەر هەمومان خۆمان پەیوەست بکەین بەم وڵاتە بەهی خۆمانی بزانن تەنانەت هەندێک حزب و لایەن و سیاسی هەندێک کەسایەتی هەیە لەگەر دەوڵەتانی ئیقلیمی تاسەر ئێسقان دوژمناتی ئەم وڵاتەوە ئەزمونە دەکە ئێ باشە تۆ کاکە کوردێکی تۆ کاکە کەسێکی لەم وڵاتە دەبێتن هەولی ئەوە بدەیت تۆ لە زیاتی ئەوەی بچی لەگەر دوژمنەکانت دابنیشی لە زیاتیەوەی لەگەر داگیرکەران دەست لە ناو دەست دابنەی فەرمووەرە لەگەر حزبەکانی کوردستان باشووری کوردستان دەست لە ناو دەست دابنێن ئێمە بەڕاستی دەبێت بە خۆمان دابچێنەوە دەبێت سیستەمی حکومڕانیمان پێداچوونەوەی بکەن دەبێت ئەو هەژمونە حیزبەی کە وڵاتمانی داگیر کردووە دەبێت پاچی بکەینەوە لە هەمان کاتدا ئەم پرۆسەی مەسەلەی پاکسازی و چاکسازی کە دەستی پێکراوە لەلایەن سەرۆکی کوردستانەوە دەبێت ئێمە هەمومان ئامادەچیمان هەبێتون و دەبێت بە هەموو لایەکمان هەوڵی ئەوە بدەین چاکسازی لەم وڵاتە بکەین ئەوەی کە زەرەری بەم وڵاتە گەیاندیە بەروبوومی ئەم وڵاتەی بۆ خۆی هەڵوشیە سامانی ئەم وڵاتی دزیە دەبێت دادگایی بکرێتن دەبێت سەروەری بۆ یاسا بگەڕێنرێتەوە هەژمونی حیزبیش لەسەر دادگاکان نەهێنرێت بەڕاستی دەبێت هەموو ئەم وڵاتە دەبێت شەفاف بێت دەبێت ئێمە هەوڵی زۆر باشە دەگەڕێمەوە لات دکتۆری بەڕێز دواتر دەگەڕێمەوە لات کارەساتێکی گەورە نییە دوای ئەم هەموو ساڵە لە حکمڕانی و لە ئازادی باشووری هەرێمی کوردستان هێشتا دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستانی کارانی هێشتا دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان هەژبوونی حزب بەسەریان دازاڵە و لە ڕاستیدا ئەگەر ژیانێکە بێ لە ناو دامەزراوە دەستوریەکانەوە ئەو ژیانەیە کە هێز لە حزب وەردەگرێت وەکو دەگوترێت ئەمە کارەساتێکی گەوری ئەم ئەزمونە کوردێنیە کاگە کارەسات نییە ڕاستە باشتر وا بوو ئەگەر پەرلەمانیش کارا ببووە لەم حاڵەتی ئێستایا باشتر وا بوو ئەگەر هەموو لایەنەکان لەسەرەوە تەوافقیان بکردا کە یان هەڵبژاردن بۆ سەرۆکی هەرێم بکرێ یان ئەو سەرۆکی هەرێمی ئێستا وەکو بەردەوامە بەردەوام بێت بەڵام کە ئەم حاڵەتە نییە هیچ کێشەی نییە وڵات بەڕێوە ئەچێ و لە حاڵەتێکی زۆر باشیشان بۆی کە ئێمە شەڕی
شەڕێکی تیرۆریستی زۆر گەورەمان بردوێتەوە کە هەموو جیان چاوی لە ئێمە بووە جا حەزم کرد ئەوەم بەسەرا تێ نەپەڕێت باس لە هەڵای ئاڵای کوردستان کرا ئەزیزی من ئەمە هەڵانیە لەسەر ئاڵای کوردستان کە کراوە تۆ قسەی عەبادی بۆ من مێهێنەرەوە عەبادی دوژمنی منە عەبادی عەرەبە من کوردم ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵکرا قسەی دوژمنی تری کورد دهێنێ بەڵێ ئەزانم کاکنێسی لەم ڕۆژانە قسەیشی ئەردۆگانی هێناکە ئێستا باسی ئەوە شەکەی بەس ئەمە تەواوکەم هەموو ئەو شتانەی کە لە مێژووی ئێمە ڕوویاوە لە زمانی شێخ مەحموود لە زمانی مستەفا بارزانی لە زمانی قازی محەممەد تەنانەت لە شێخ سەعیدی پیران هەموو ئەو کارکتەرانی کە دیار نین لە پشتڕووداوەکانەوە ئەوانە تا حکومی پێواکەن و ڕێگەیان نایەوە کە ئێمە بین بە دەوڵەت لە ساڵی 1940 کاتێک کۆماری کوردستان کۆتاییەت لە سیوێکی مانگ بە تەوقیت کۆتاییەت سیوێکی سێ بەڵام لە 28 سێ ئاڵای کوردستان لە ئێران داهاژیرێت لە 28 سێ ئەم ئاڵایە لەلایەن قازی محەممەدەوە بە ڕێوڕسمێکی ناوخۆیی تەسلیمی مەلا مستەفا ئەکرێت بە ئامانەت لەلای ئەپارێزرێ لە 28 سێ ئاڵایەک لە بارەگای پارتی دیموکراتی کوردستان لەژێر ڕسمەکەی مەلا مستەفا ئەهێنرێتە دەرەوە ئەبرێت لە ئەنجومەنی محافەزەی کەرکووکە هەڵەدرێت ئەمە بەڕێکەوت نییە ئەمە بە بەرنامە کراوە ئەمە کاری لەسەر کراوە ئەو کارکتەرە نادیارانەی کە لە پشتڕووداوەکانەوەن ئەم کارە ئەکەن لەگەڵ کووردا ئاڵای کوردستان تەوقیتی هەڵگرنەکەی زۆر باش بوو تەوقیتی ڕفراندۆمەکەشمان زۆر باشە بنمونە ئەگەر تۆ تەلەفۆنە بۆ من کرد بە منە بوو تا ئەم بەرنامەیە لەسەر کیمیایە بڕیارم نایە بێم لە بەرەوەی توانای کیمیام نییە بوو تا لەسەر فیزیان نەمەتوانی بێم کاتێکیش بڕیار نەدراوە ئاڵای کوردستان هەڵبکرێ بە فەرمی لە بەرەوەی توانای جێبەجێکردنیمان نەبوو بەڵام ئێستا توانای جێبەجێکردنیمان هەیە کاتێک ئێستا ئەڵێن ڕفراندۆم ئەەکەین توانای کردنی ڕفراندۆممان هەیە لە بەرەوە سەربەخۆیی بەدوایە بۆیە ئێمە ئەم کاراکەین لە بەرەوە مەهەڵانیە قەیران بە قەیران چارەسەرکردن نییە گەورەترین کێشەی ئەم میلەتەی لە ئێستاە کە ئێمە هەمانە ئەم کێشەیەکە بزوتنەوەی گۆڕان بۆی دروست کردوین دەوڵەتە گۆڕێتەوە بەنا کاکە من بژمرم لە برسا دەوڵەتمەوێ هەر کەسێک دەوڵەتی نەبوو ئاڵای نەبوو قیەم و کەرامەتی هەر نییە هەر لەژێر پرسیارە قیەم و کەرامەتمان لەژێر پرسیارە چۆنە بێ ئینسان دەوڵەتی نەبێ کە دەوڵەتم نەبێ نانم بۆ چییە بمرم لە برسا باشترەوە لەوەی کە دەوڵەتم نەبێ دەوڵەت لەسەر و هەموو شتێکەوێ لە لای ئێمە نایگۆڕینەوە بەنان کەی دەوڵەتمان هەبوو ئەمەی کە ئێستا لە حکومایە هەر بە پاڵیان کەینە دەرەوە ئەگەر مۆزوع دەوڵەتت بەتامی هەژاری قوبوڵە بە هەموو شتێکەوە قوبوڵمە کاکە وڵاتی میسر حوسنی مبارەک لابرا ئەم مرسی هاتە سەر حکوم مرسی لابرا سیسی هاتە سەر حکوم چی بوو یعنی خەڵکی میسر هەر خەڵکی میسرە و هەمووی ئەژی و هیچ کێشەیان نییە و با بە سووریا ئەم هەموو نەهامەتی و وێرانکاری و رووسیا و ئەمریکا و تورکیا و داعش و پەکەکە و دنیا تێی ئاڵاوە ئەگەر ئەسەد کۆتایی هادیا کۆتایی نات سووریا هەر سووریای و قەوارەیەکی خۆی هەیە و وڵاتە خەڵکەکەی کەرامەتی هەیە خەڵکی سووری لە وڵاتەکە خۆی ئەترازێ هەتا کەنەدا خەڵک پێشوازی لێکە بەڵام گەنجی ئێمە لەبەرەوەی من خاوەنی وڵات نیم بە عێراقی حساب مەکەنی شوێنە پێشوازیم لێ ناکە من پێم خۆشە بمرم سرم لەژێر عەرزا بێ بەڵام عێراقی نەبم پێم خۆشە کورد بم بەڵام بمرم لە برسا زۆر باشە زۆر باشە کەواتە لێگەڕن بە ئەم میلەتە ببێ بە خاوەنی دەوڵەتێک کیانێک قەوارەیەک بۆ خۆی دوایی وردە ئۆتۆماتیکیش نەبێ ئەم ئەزمونە دەکەوێتە سەرسکی خۆی و ئەم زایدانە من پێم وایە هەمووی وە تەجروبە شێ لە دەرەوە لایەن لە چەندین ناوچەیە برادەر ئێستا کەس دەستی یەکێتی و پارتی گرتووە دوو ئاسایشیان دروست کردووە لە کەرکووک دەستیان گیرەوە خەڵکیان پاراستوە دوازار باشە قەینا من پێ دەڵێم تۆ نامانەوێت دەوڵەتمان هەبێ ئێستا دوو دەوڵەت ئێستا دوو هەرێمەیە لە هەرێمی کوردستان بەشێکی بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە بەشێکی بەدەست یەکێتی چێ وتوێتی ئێستا هێزی پێشمەرگەی کوردستانی نەکرێ بەیەک ببێ بە هێزێکی نیشتیمانی چێ وتوێتی چێ وتوێتی کاکە دوو پەروەردە هەبێ لە کەرکووک تۆ ئاڵا هەڵەکەیت ئاڵا بۆ میلەتی هەڵەکەیت یا ئاڵا هەڵەکەیت بۆ حیزب چێ دەستی گرتووی پۆلیس بکەیتەوە بە یەک بۆ ئەمانەکراوە بە دوو کردەوە بە شتێکی پێ بڵێم بەیان مەبەستمەوە نییە من قەناعەتم نییە مزایدانە بەسەر خەڵکان نەکرێ لێرە ئەوەی میلەتی کورد هەمووی قوربانیاوە و حیزبێک و دوو حیزب وەمانە نییە هەموو میلەتی کوردە علاقەی بە حیزبەکان خەڵکێکە هەر حیزبیش نییە زۆربەی میلەتی کورد لە پێناوی نیشتیمانونەتەوەکەیە قوربانی داوە خەڵک چەکی نەکردووە شانی بچێتە ببێ بەچەتە لە شاخ هەمووی لە پێناوی نیشتیمانونەتەوەکەیە بوو و پێم وان نییە یعنی هێزێکی سیاسی یا دوو هێزی سیاسی بێن بڵێن ئێمە ڕابەرایەتی هەموو میلەتی کوردەکەین و ئیتر ئەوانی کە هیچ من پێم وایە ئەمانەی کە دێتە پێشەوە
بۆ خۆڵقاندنی جەوێکە کە ئەزمەکانی کە بکات بەژێر دەست و پێوە هەموو میلەتی کورد هاوارەکات ئەبێت کاکە ئەوەیش پێڵێن دەستگای شەرعی چارەسەر بکرێ و بگەڕێنرێتەوە ئەمە من پێم وانە ئەم دەستگا شەرعی بەڕێزت باسی دەکەی پەرلەمانی کوردستان کە لەماوەی ڕابردوو جگە لە سەرێشەی سیاسی دیموکراتی کوردستان بکەری قەزیەکە بەڵام هەموو هێزە سیاسەکانی کەش لێ بەرپرسیارن کاک شۆڕش ئەم دەستگا شەرعیی کە هەمومان ڕەنگە لەسەری کۆبی کە فعلەن دەستگای شەرعیە دەستگای پەرلەمان بەس لە ماوەی ڕابردوو جگە لە سەرێشەی سیاسی تەنانەت بۆ هێزەکانی خۆشیان چیتری ینی پێشکەش کرد پەرلەمان ئیشی چییە؟ پەرلەمان چاودێرە بەسەر ئەو هەموو دزی و گەندەڵی کە لە هەرێمی کوردستانەیە سۆران عمەری خۆتان بۆ ناهێنن پرسیاری لێ بکەن ئەم حکومەتە چی دۆسی لەسەر دزی و گەندەڵی ئەم حکومەتە نەیخستوەتە ڕوو بۆچی ئەم حکومەتە ئەگەر حکومەتێکە ئەوێ چاکسازی جدی بکە ئەوێ شەفاف بێت بۆ نایێت ئەم دۆسیانە ئەگەر وایە ئەبێت ئەوانەی کە ئەم دزی و گەندەڵیان کردووە بدرێنە مەحکەمە و برێنداگە ئەگەر وانی ئەبێ سواران عومەر ئێستا لە سزن نابێت وەنیە ئەگەر بوختانەکە بۆ ئەم حکومەتە بۆ سەرۆکی حکومەت بۆ سەرۆکی هەرێم بۆ ئەو سەرکردانەی کە لە هەرێمی کوردستانان من خۆم یەکێکم لەوانەیە ئەگەر ڕازگۆنیە لەگەڵ ئەو دۆسیانەی کەی خاتە ڕوو من خۆم یەکێکم لەگەڵەوانەی کە بخرێتە سزنەوە بەڵام ئەم حکومەتە تۆ پێی ئەڵەی کاکە دۆسی دزی نەوت هەیە ژنی ئاشتی هەورامی کرا بە هەڵایەک دەیان کۆمپانیای بەناوە کراوە و وەهمیەوەمانە هەمووی ئەشارێتەوە یعنی بۆچی من ئەبێت سەر بە یەکێ لەو دوو حیزبە باڵا دەستە بم هەرچیە بکەم گرفت نەبێت و بۆم بشارێتەوە بەڵام ئەگەر سەر بە و دوولایەنە سیاسیە نەبم من قەڵچێکی تاوانبارم و لە دوای ڕاپەڕینشەوە ئەم قەزیە هەیە خەڵکێک هەیە تاوانبارە ئەنفالی کردووە بەڵام لە پاڵ ئەم حیزبانەیە بووە بە تێکۆشەر و خەڵکێکی شەیە تێکۆشەر بووە بە کائین من پرسیارێک لە جەنابتەکەم ئەوەی ئێستا لە ناو هەموو میلەتی کووردە ڕاپرسیە بکە سەرسەختترین دوژمن بە نیسبەت میلەتی کوردەوە ئێستا ئەردۆگانە وەنیە بەتاکید و ئەردۆگان ئالەم ئەخیرەشا سەلماندی کە دوژمنی سەرسەختی میلەتی کووردە کە دژی هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکوو قسەی کرد من قەت لەگەڵەوە نیم لەبەرەوەی هەرێمی کوردستان سنووری بە تورکیاوەیە و ئێمە پێویستمان بە بازرگانی بە زۆر مەسائلی کەوە هەیە لەگەڵ تورکیایە من قەت لەگەڵەوە نیم کە ئێمە یعنی دوژمنکاریەکی تەواو بەرامبەر تورکیا ڕابگەێنین لە هەرێمی کوردستانەوە ئەکرێت لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی زۆر مەسائل و لە ڕووی ئابوووریەوە لەگەڵ تورکیا هەموو شتێکمان هەبێت بەڵام من قەت لەگەڵەوە نیم ئیرادەی میلەتی کورد بدرێتە دەست ئەردۆگان مامەڵە بە ئیرادەی میلەتی کوردەوە بکات بەڵام لەو لاشۆ قسەی ئەوە هەیە کە ناکرێ ینی هەرێمی کوردستانیش بە قوربانی قەندیل بکرێ خۆ دەزانی ئێستا قەندیل و کۆمەڵە ناوچەی هەرێمی کوردستان لێرەوە دەردەچن شەڕ باسی قەندیلم نەکردووە بابەجان من باسی ئەوەم کردووە کە هەرێمی کوردستان پەیوەندیان بەیەکەوە هەیە پەیوەندیان هیچ بەیەکەوە شەڕی تورکیا لە هەرێمی کوردستان پەیوەندی بەوانەوە هەیە کە لە هەرێمی کوردستانی شەبێ ئەوانە هەر بە قەندیلەوە بوون و شەڕیان کردووە لەگەڵ تورکیایە علاقەی بە هەرێمی کوردستانەوە نییە پێش حزبی بەعز لەسەر حکم بووە ئەوانە هەر بە قەندیلەوە بوون و شەڕیان لەگەڵ تورکیا کردووە کاتەمە بیان پێم وایە من ئەو نمونە ئەوەی کە پەکەکە بێنینەوە قەزیەکەوە بە ئێمە ئەوە بخەینە دەرەوەی قەزیەکە ئەمە علاقەی نییە بە قەزیەکەەوە بەس من لەگەڵەوە نیم لەگەڵ تورکیا ئێمە هەموو شتێک بین زۆر باش بەڵام لەگەڵ ئەوەش نیم تورکیا دەستوەرباتە هەموو شتێکی هەرێمی کوردستانەوە و پێم وایە ئەبێ ئیرادە بگەڕێتەوە بۆ میلەتی کورد خۆی ئەتوانێت بڕیار با لەسەر زۆر چاکە دکتۆر شاخەوان دکتۆری بەڕێز دەگوترێکێ لە ئەو مشکلانەی کە ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان پێوێ گرفتارە ئەوەیە کە نەتواندراوە پەرەی پێ بدرێت تەتەوڕی پێ بکرێ و بەردەوامیش ئەم ئەزممونە کێشە و گرفتەکانی بەسەرێکدا کەڵەکە کراون و گرفتی هەرە گەورە ئەوەیە کە هەنگاوی جددی نەبووە بۆ ئەوەی ئەم ئەزممونە ینی کێشەکانی ینی چارەسەر بکرێت ئەمە تا چەند ڕاستە و بۆ بەڵێ
هەنگاو هەبووە هەنگاوی جددیش بوو ئەوە هەبووە بەڵام وەکو لە سەرەتاش باسی ئەومان کرد هێز و لایەنە سیاسیەکان بەو ئاستەی کە دژایەتی یەکتری دەکەن بۆتە هۆکارێک بۆی کە لەمپەر و کۆسب لە بەردەم هەموو ئەم هەنگاوانە دروست بێتن کە ئێمە دەینێن من نمونەیەک دەینەوە کەوەی کەوا حیزب و لایەنە سیاسیەکان لە ماوەی ڕابردوو کە دژایەتی یەکتریان کرد بۆ هۆی لەباربردنی مەسەلەیەکی نەتەوەی زۆر گرنگ زۆر چارەنووسازیش بۆ کرد بۆ هەر گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەویش کۆنگرەی نەتەوەی کورد بوو تۆ ئێمە یەکێک بووم لە ئەندامانی لیژنەی کۆنگرەی نەتەوەی کورد ئێمە کارەکانمان گەیاندا ئاستێک زۆر ئیشمان لەسەر کرد راپۆرتەکانمان هەموو ئامادە کرد لە هەموو بوارەکان تا ڕادەی گەیشتە ئەوەی کەوا چێ داوت بکرێتن و چێ بهێنرێتن دژایەتی و ناکۆچی هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵ یەکتری و پەیوەستبوونیان بە وڵاتانی ئیقلیمی بووە هۆکاری ئەوەی کەوا کۆنگرەی نەتەوەی کورد لەبار بدرێتن و ئەنجام نەدرێتن بۆیە بەڕاستی ئێمە دەبێ بۆ ئەوە بگەڕێنەوە ئێمە هەولی ئەوە بدەین کە بەرژەوەندی باڵای نەتەوەیمان لە پێش بەرژەوەندی حزبی بێتن لە پێش بەرژەوەندی وڵاتانی ئیقلیمی بێتن تۆی حزب و لایەنە سیاسیەکان ئەزمونەکەیان بەو شێوە لێ کردووە ئەگەر ئەم وڵاتە ئیقلیمیانە نەبێتن ئەوە وڵاتی ئێمە نابێ بەڕاستی ئێمە دەبێ وا تەماشای ئەزمموی باشووری کوردستان بکەین کە ئێستا کە لە ئاستێکی زۆر گەورەدا لە ڕووی نێودەوڵەتی تۆ تەماشا کە ئێستا کە پێشمەرگا قارەمانی نێودەوڵەتیە پێشمەرگا بۆتە هێما و سمبولی ئازایەتی بوێری لە هەموو دنیا سەرۆک وەزیران و سەرۆکی وڵاتان دێتن لە تەک پێشمەرگا چەک لە دەست دەگریتن و وێنە دەگریتن و ئاراستەی داعشی دەکات ئەوە هەموو هەنگاوی زۆر گرنگن ئەوە هەموو ئەوەیە کە سەرۆکی وڵاتان سەردانی وڵاتەکەمان دەکەن سەرۆکی حزبەکانمان سەرۆکی کوردستان سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمانیش تەنانە دەویست ئێستا کار لە جمهور زۆردا سەردانی وڵاتان دەکەین لەسەر ئاستی زۆر بەرز پێشوازیان بۆ دەکرێت باشە بۆ ئەوانە هەموو هەنگاو نینە هەموو هەنگاون ئێمە لە ڕووی نێودەوڵەتی بەڕاستی کامل بووینە بەڵام لە ڕووی ناوخۆیەوە ئێمە کە وردە وردا خۆمان دەخۆینەوە وەکو کورد گوتنی دارکرمی لە خۆی نەبێ عمری 1000 ساڵە ئێمەش بەڕاستی لە ناوە خۆمان دەخۆینەوە و دژایەتی یەکتری دەکەین بۆیە ئەگەر بمانەوێتن بەڕاستی ئێستا کۆمەڵێک پرسەیە سێشتی زۆر گرنگ کە من دەمەوێتن ئیشارەی پێ بدەم هەموو جەماوەری کوردستان بیزانن و هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی گوێیان لێبێتن مەسەلەی ئاڵا مەسەلەی ڕفراندۆم مەسەلەی سربەخۆیی دەبێت کۆمان کاتەوە بەڕاستی دەبێت هەموو ئەو کێشە و گرفتانی کە لە نێوانمانەیە کێشەی من لەگەر حزبێکی دیکە حزبێکی دیکە لەگەر ئەوانی دیکە ئەو لەگەر وڵاتێکی ئیقلیمی ئەوانە دەبێت هەموو وەلاو نێم بخێنە پشتەوەمان و دەبێت ئاسۆیەکی جوان و ڕوون و گەشت ببینن پێکەوە دابنیشن لەسەر مێزی گفتوگۆ هەموو ئەو کێشە و گرفتانەی کە هەمانە چارەسەری بکەین بەبێ گەڕانەوە بۆ وڵاتانی ئیقلیمی بەبێ گەڕانەوە بۆ ئەولا ئێمە خۆمان بەڕاستی دەردی خۆمان دەبێت چارەسەر بکەین دەرمان لە ناوەخۆی کوردستانە ئێمە دەرمانمان زۆرە دەرمانی کوردبوونمان دەرمانی کوردستانی بوونمان دەرمانی کەرکووکمان کە ئێستا کە دوژمنان ئەوە خەریکە ئێمە دەمانەوێت بیگەڕێنەوە باوەشی حکوومەتی زۆر باشە دکتۆری بەڕێز لەبەرەوەی کاتێکی کەم ماوە زۆر چاکە کەرکووک کوردستانی زۆر باشە دکتۆری بەڕێز زۆر باشە دکتۆری بەڕێز ئاماژەی بۆدا دارکرمی لە خۆی نەبێ 1000 ساڵ تەمەنیەتی فعلا لە هەرێمی کوردستان یان داخلیەن ینی دژایەتی ئەمە ئەزمونە بکات یان سەرنج و تێبینی هەیە و پێویستە ئەم سەرنج و تێبینانە بە نەزەری ئەتیبار وەرەبگیرێن ڕاستە بالفعل من لەگەڵ ئەو قسەی دکتۆرم ئێمە بە درێژایی مێژ و هەموو ئەو شۆڕش و ڕاپەڕین و ئەوانی کە کردومان هەمووی بەهۆی ناوخۆمانەوە ئاوامان لێ هاتووە پێم خۆش نییەوە ئەم نەوە قسەی دووبارە بکەم بەڵام جارێککە ئێڵێم وێسەر لە مۆزوعی ڕێفراندۆمەیە تەنها لایەنێکە ناڕازیە بەس بزودنەوەی گۆڕانە بەسوێتەوە بە دکتۆر یوسفەوە بە مۆزوعی پەرلەمانەوە تەنانەت ئامادە نیە هەر داش بنیشە لەگەڵ وەفدی پارتی ویچێتیە کە هەموو حیزبەکانی کە دانیشتون لەگەڵانە و قسەی خۆشیان کردووە بزودنەوەی ڕێگر نییە لا بەڕێوەچوونی ڕێفراندۆم بەڵگاشی خستۆتە سەرکردەوەی شتێتەوە کە فەرم ڕێفراندۆمی خۆتان بەڵێ پارتی ویچێتی بەبێ بزودنەوەی گۆڕان وتم ئەگەر بزودنەوەی گۆڕان لەگەڵ بێیان نەبێ هەر ئەکرێت بەڵام بۆ دەرگا ناکاتەوە بنمونە مامۆستا عەلی باپیر گوێم لێبوو وتی
پێشوازی لە شان دەگەشت کرد گوێشی لێگرتمون و ڕەو سەرنجی خۆشی وتبوو داوای ئەوەی کردو کە پەرلەمان کارا بکرێتەوە ئەی ناکرێت بزوتنەوەی گۆڕانیش پێشوازی لە شان دەکە بکە و هەرلانی کەم هێمنیەک بە شەقام ببەخشێت ئارامیەک بێت کە ئەبینن خەڵک پارتی ویژێتی گۆڕان بەیەکەوە سێهێزی سەرەکی ئەم هەرێمن بەیەکەوە دائانیشن قسەیان ئەبێ کۆنگرێکی ڕۆژنامەوانەکەن چوار قسەی خۆش بۆ خەڵکە بکەن تۆزە خەڵک هاتە ئەبێتەوە بەڵام زوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەمە نیە تەنها هەموو هەدەفەکەی لەوا بینیوەتەوە دکتۆر یوسف ئەبێ دکتۆر یوسف بگەڕێتەوە لەم لاشەوە لە حکومەت گەندەڵە حکومەت دزە حکومەت ئاوایە هەتا ئێستا ئامادە نییە لە حکومەتێکا کە دەرکراوە بگەڕێتەوە ئامادە نییە بڕیار بات بڵێ من لەم حکومەتیان نیم کۆبنەوەی جواتی بۆکەن کۆبنەوەی نازانم جواتی نیشتیمانی بۆکەن دوای کۆبنەوەی گەورەی بۆکەن ڕێی کاگنەوشتوان وەرەگرن ڕێی شەقام وەرەگرن بۆچی لە شتێکا کە دەرکراوە ئایا بەشدار بمتیایە بەشدار نەبم سیرەکەی شتەکانها چۆن بڵێ کەسێک لە ناو خۆی ئاچێتەوە ناو خۆی لە ناو خۆی خۆی خواتەوە نازانێت ئەگەر لە دەوروبەرەکەی نێ بابە ئێستا زەمن تێپەڕیوە و ئاڵا لە کەرکوو هەڵکراوە ڕیفراندۆم ئەگرێت بەرەو سەر بەخۆی ئەڕۆی نێ ئەوە بکە بە بوریانە مامەڵی لەگەڵدا بکرێ ئەمە ئەگەر بتەقێتەوە ینی هەز ناکەی باشە ینی چار چییە کە من بێم لە دەرگای تۆ بم تۆ دەرگام لێ نەکەی تۆ چیان بەسەر دیوارەکەی بێمە ژوورەوە ئەزمون هەیە لەگەڵ ئەم لە دەرگا درانانەکە هیچیان بەدواوە نەبووە بەڵام هەرچۆنێ بێت هەموو حەلی کێشەیەک بە دانیشتن نەکرێت بەوە ناکرێت من لە دوور ئەو لە دوور من لە ڕاگەانەوە قسە بکەم و لە ڕاگەانەوە قسە بکات ئێستش سەیری کێنێن کە وازانی کاتی شەڕی ناو خۆیە هەر بەجددی وازانی کاتی شەڕی ناو خۆیە هەموو شتێک بە حیوار چارەسەر دەکرێت و بەڕاستی بزوتنەوەی گۆڕان بەڕای من ناحەقی نییە ئەم ستافەی کە لێرە ئیشەکات لەبەرەوەی ئەم بزوتنەوەی کاگنەوشیروان دروستی کردووە کاگنەوشیروان خاوەنی کەسایەتیەکی کارێزمیە لە ناو ئەوانە و خەڵکە دوای کاگنەوشیروان کەوتووە کاگنەوشیروانش قوڕقەپی لێ کردووە لە بەریتانیا تەنانەت ئامادەنێ بێتەوە بۆ تەعزیە خێزانەکەی کە ئەو خەڵکە بۆ لای ئەوێن ئەم خەڵک ئەمانی کە لێرە دامی جواتن و هەر شتێکن ناحەقیانێ بەڕاستی پێشوازی لە پارتیوێکی ناکەن چی بکەن یانە بێ کاگنەوشیروان بەسکای بەشداری بکات یانەوە تا بێ بگەڕێتەوە لەگەڵ کاک مەسعود و قیادەی ئەم حیزبانەیە دابنیشە حەلێکی کێشەکە بکەن زۆر چاکە بۆ حەلی کێشەکانی هەرێمی کوردستان بۆ دەربازکردن و ڕزگارکردنی ئەم ئەزمونە پێویستیمان بەوە نییە کە واز لەو ڕقە تاریخی و سیاسیانە بهێنین کە هێزەکان کەسەکان لەگەڵ یەکتری هەیەە من قەناعاتمەیە لەم پرسی نیشتیمانی و نەتەوەیە ئەبێت ئابە و لەهجەیە و برادرە قسە نەکرێت لەهجە ئەم برادر ئیشکالی چی تێدایە ئیشکالیەوەی تایە من پێم وایە لە حیواری مەسەلەی نیشتیمانی نەتەوەیە پەیوەست نییە بە لایەنێکی سیاسی بە گروپێک بینەوە بە هەموو میلەتی کوردەوەی ئەبێ حیوارێک دروست کرێ هەمووی بەشداری تیا بکە ئەو حیوارە علاقەی بەوە هەیە بێ ناوماڵی کورد چاکەیتەوە ناوماڵی چۆن چاکەیتەوە باشە بۆچی ئێمە ئینتیقایی سەیری ئەم دانیشتنە بکەین کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەرگای گۆڕان دەرگا ناکاتەوە باشە خۆ پێشتریش یەکێتی نیشتیمانی کوردستان و زودنەوەی گۆڕان لە دەرگای پارتیاننا نەیکردەوە بۆ بەجددی یانیم خۆ من بەڕاستی نابمە ئەوەی کە یانێمە منطقە ئەیژە بێ ئەو پرسیارە لە کوی بکاتوەمانە بەڵام من مەبەستم لەوە نییە ئێستا لایەنیجی سیاسی بێنم لێرە مەحکەمەی کەم بەڵام من دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان مەحکەماکەم علاقەی نییە بە یەک لایەنی سیاسیەوە علاقەی بەو حیزبانەشەوەی کە مکیاجی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیان کردووە هەموو ئەو گروپ و لایەنە سیاسیانەی لە دوای ڕاپەڕینەوە نەیانتوانیوە ڕخنەیەکی جددی لەو دەسەڵاتە بگرن بێجگەلەوەی دەستیان گرتوێتەوە بۆ بودجەیەکی کەم کە بدرێ بە حیزبەکانیان ئەمانەش تاوانبارن لەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان ڕۆشتوتە پێشەوە بەس ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان ئەگەر دەسەڵاتێکی نیشتیمانی و نەتەوەیی بواە بەڕاستیە بواە مەمنونیە و کەسانە بێکە ڕخنەی لێگرن چونکە خۆتان نەزان کە سۆڤێت ڕووخا لەبەرەوەی تەنها یەک حیزب بوو کەس نەبوو ڕخنەی لێ بگرێ کەس نەبوو ئەو گرفت و شتانەی بخاتە ڕوو لەبەرەوە کە ڕووخا هەرسی کرد من پێم وایە بە لەهجەی ئەوەی من بە شان و باڵی لایەنەکەی خۆما هەڵم وە بە هەموو شتێک بە چاک و خراپیەوە پێی رازی بم من پێم وایە لایەنەکەی خۆم بەرەو هەڵدێرە بم لە باتیەوەی کە دەربازی کەم لەو قەزەیە ئێستا من قەناعەتم هەیە یەکێتی پارتی ئیشێکی زۆر خەتەریان کردووە لەسەرەوەی کە تا ئێستا قاعیدەی یەکێتی پارتی هەرە دوژمنی یەکترین بەڵام ئەم بەڵێ زۆر تۆرە ناو قاعدەی یەکێتی پارتیۆ زۆر دوژمنی ئەم 2012 بەڵێ ئەزانی لە بەرچی لە بەرەوەی بەرژەوەندی ئابووریان هەیە هەر باشتر نیە لەوەی کە بتەکەێتەوە مەبەست نییە بتەکەێتە سەربارەگەی ئەم چێتە سەربارەگەی ئەم قاعدەیە چێ وای لێ کردووە کە ئاوای لێبێت
ئەو پیادەیە وای لێ کردووە لە کۆبوونەوە داخلیەکانی خۆیان خراپترین شت بە یەکتریێڵێن بەس لەبەرەوەی لەسەرەوە بەرژەوەندی ئابوووریان هەیە ئەمانە ئەم برادرانە بەیەکەوە وەرە بزانە قاعدەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر ئەمەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەک مانگە خەریکی پرۆژەیە پرۆژەکە یەکێتی نیشتیمانی کوردستان قاعدەکەی من کە هاوڵاتیەکەم نابێ پرسیارکەم لەم حیزبە ئەرێکاکە پرۆژەکە و چی لێ تۆ یەک مانگە دەهۆڵی بۆ لێ یەک مانگە گفتوگۆی لەسەرەکەیت هینی لەسەرەکەیت هیچ نە پرۆژەکەیما نە هیچیما بێزگەلەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرسیار لە خۆت ناکەی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان چووی بۆ لای پارتی دیموکراتی کوردستان و لە دەرگادا دەرگای لێ نەکردیتەوە ئێستا من چۆن حەقەیەم بە بزوتنەوەی گۆڕان دەرگا بکاتەوە لە دوو هێزی سیاسی کە ڕێگەیان لێگرتووە من پێم وایە لە هەرێمی کوردستان بەم شێوەیە قەزەی هەل ناکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دانیشن پرۆژەیەک دانێن و بێن سەردانی لایەنەسە ئەبێت لەسەر ئاستێکی باڵا ئەمانە دانیشن و ڕازگۆ بن لەگەڵ ڕازگۆ بن لەگەڵ ئاشتیان نێک لە پشتەوە باگراوندێکی خەتەر هەبێت و هەموو ئەجندەی دەرەکی دەقێش بدەم کە دانیش بە دکتۆر شاخەوان دکتۆری بەڕێزت پێ دووا بوو کە سێشتی گرنگکێ ئاڵا ڕیفراندۆم سربەخۆیی دەبێت کۆمان کاتەوە بەڵام خۆت دەزانی لەبارەی هەر سێشیانەوە وجهە نەزەر و بۆچوونی جیاواز هەیە لە نێو هێزە سیاسیە کوردیەکان پێ ناچی ئەم سێشتەش کۆمان کاتەوە چارەسەر ئێمە یەکشت هەیە دەبێ بزانین گفتوگۆ لەگەر حکوومەتی عێراق لەگەر بەغداهی بێسوودە ئەو کاتەی بەغدا هێزی هەبێ دوژمنمانە نەیبێتن دۆستمانە ئەوە بەسەر داگیرکەران و دژمنانی دیکەی ئەقلیمیش هەر پەیڕەو دەکرێت ئجات تورکیا بێت سووریا بێتن و ئێران بێتن یعنی چارەسەر لە بۆ ئەم مەسلەیە ئەوەیە کە ئێمە ئەو سێشتەی کە من باسدم کرد و جەنابیشت تەکیدت کردەوە مەسلەی ئاڵا و ریفراندۆم و سربەخۆیی کۆمان دەکاتەوە ئێمە دەبێ کۆدەنگێکی نیشتیمانی و نەتەوەی لەسەر ئەم پرسانە دروست بکەین ئەویش بەوەیە کە هێز و لایەنە سیاسیەکان دابنیشن بەبێ پەراوێزخستنی هیچ حزبێکی سیاسی لە باشووری کوردستان دابنیشن هەموو ئەو کێشانەی کە هەیە بە گفتوگۆ چارەسەری بکەن دوور لە ڕقوکینە دوور لەو ڕقوکینە و دوژمنایەتیانەی کە بە درێژایی مێژوو هەبووە ئەمڕۆکە نوێی دەکەن و لە هەمان کاتدا ئێمە هەوڵی ئەوە بدەین سیستەمی حکومڕانی بگۆڕین لە حزبی بۆ دامەزراوەیی بۆ زۆر سپاس دەکەم دکتۆری بەڕێز کاتم نەما لە کۆنتڕۆلەوە ئاگادار دەکرێمەوە زۆر سپاس زۆر بەڕێز دکتۆر شاخەوان خالید ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی یەکێتی نەتەوەی کوردستان هەروەها کە هەڵبەت لە ستۆدی هەولێر لەگەڵ مابووی ڕاستەخۆ زۆر سپاس دەکەم بەڕێزم هەروەها زۆر بەڕێز کاگەیە سەرخێڵ حاجی جەمال کادری پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس تۆشەکەم زۆر بەڕێزم هەروەها زۆر بەڕێز کاک شۆڕژەمین چالاشی مەدەنی زۆر سپاس بۆ تۆش بەڕێزم بینەران سپاس بۆ ئێوەش دەستان خۆش دەستی تۆش خۆش